إني جاوب في البيت قروينا بعد ألحمك أخينا مع رسان وليا لنا شر قواد يا مولا فيلا بارتي لباني وراينا قدر هاي بهالبا كم غيرت كم غيرت شو سرور بين برام بدايك شيء قصيتي أو كين كات ببنا ما رأي جدي بوينا بلام والله هو خوف روش وجاش درسون والله خو بكسي انت صلاة بني آخر حد ما خو ما بتكيني خو ما بتكيني من وەکو چالاکوانێکی سیاسی لە وڵاتی بەریتانیا لە شاریمان سەر ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی ساڵیادی 16 ئۆکتۆبەری 2017 من وەکو کەرکووکیەک دەمەوێت لێرانەوە کوردەباسێکی ئەوەتان بۆ بکەم کە چۆن حکوومەتی کوردی بە تایبەتی حزبی یەکێتی و حزبی پارتی لە 150 خاکی هەرێمی کوردستانیان فرۆشت و دەستمیلی میلیشیاکانی حەشدی شەعبیان کرد. بۆیە حەشدی شەعبی بە هێز و قواتێکی زۆرەوە بوونە هۆکاری کوشتنی زۆربەی پێشمەرگەکان و ماڵوێرانکردنی زۆربەی کوردەکانی کەرکووک. ڕاوی داکۆ کەسان بەیادکردنەوەی هەشتمین ساڵی ڕۆژە ناخۆشەکەی 16 ئۆکتۆبەر کە لە ساڵی 2017دا ڕوویدا لەژێر دەستی هەردوو زود بنەوەڵی پارتی و یەکێتی هەستان بە خاکی 150 خاکی کەرکووک و هەرێمی کوردستان بە فرۆشتنەوەی بە حکوومەتی عێراقی و حەشدی شەعبی کە هاتن کە چەندین پێشمەرگیان شەهید کرد و چەندین تاڵانی ڕوویدا لەو ڕۆژە ناخۆشەدا بۆیە دەنگی خۆم لێرەوە هەڵە بڕم بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەڵێم دەنگ نەدەم بەو جوود بنەماڵێکە لە 11 ڕۆژی دەنگانە هیوادارم بچن سەر سنووقی دەنگان بەڵام دەنگ نەدەن بەو دوو حیزبە چونکە بوونەتە هۆکاری لە ناوچوونی ئێستش و ڕابردووی هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بەگشتی من علی محەممەد علی وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆ کابڕۆ لێرە خۆ پێشاندانمان کرد دژی بە حەشدی شعبی و جیشی عێراق 16 ئۆکتۆبەر 2017 کەرکێکی داگیرکردن بە هەزارەهان شەهید تێمەدا ئێمە ئەمڕۆ و چالاکوانە سیاسیەکان کۆبووینەوە لە بنێو ڕۆژەڕەشەی 16 ئۆکتۆبەر لەلایەن هەردوو بنەماڵەی جەلالی و بەرزانی کردیان 150 خاکی کوردستانیان فرۆش بە میلیشیاکانی حەشدی شەعبی و تیرۆریستەکان کە بوونە هۆی دەربەردەکردنی کورد و ئاوارەکردنی خەڵک و دوای چەساندنەوەی کورد لەلایەن حەشدی شەعبی و بۆ سەدەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان من دڵ بەن جەمال عەزیز ئەندام لە ڕێکخراوی داکۆک بەناوی خۆم و گشت ئەندامەکانەوە قساکەم ئەمڕۆ ئێمە گربووینەوە لەم شوێنەیە بۆ سەرکوتکردنی پارتی و یەکێتی بە تایبەتی یەکێتی کە لە 150 خاکی کوردستان یایە دەستی میلیشیاکانی عێراق لە لای کەشەوە هەولێر بە تەواوەتی هەولێری خستۆتە ژێر دەستی تورکیا بینەوە سەر یەکێتی دووبارە دیسانەوە بە سلێمانی بە چوادەوریەوە یاوێتەوە دەستی میلیشیای ئێرانی دووبارە عێراق بە هیچ شێوازێ خاکی کوردستانی تیا نەماوە کە لەژێر دەستی کورددا حکم بکرێت هەمووی دەوڵەتی چوادەور و کۆیلەن ئێمە هاتوین تا بتوانین ئەو میلەتە بەخەبەر بێنینەوە هەمومان بە یەک دەنگ بە یەک هێز بە یەک شێواز. ئەمڕۆ ئێمە لێرانە لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق یادی خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەرمان کردەوە کە بۆ هۆی فرۆشتنی 150 خاکی کوردستان لەلایەن بافڵ تاڵەبانی و مەسعود بەرزانیەوە بە میلیشیا تیرۆریستەکانی عێراق کە لە بەو هۆیەوە چەندین ڕۆڵەی کوردی بێتاوان بۆ هۆی کوژرانی چەندین ڕۆڵەی کوردی بێتاوان و ئێستا باڵا دەستکردنی میلیشیا شیعەکانی عێراق کە ئێستا ڕۆژانە دەبینین چەندین تاوانی قێزەون و نائینسانیانە دژ بە هاوڵاتیانی کوردەکان لە ناوچە جێناکۆکەکان و بە تایبەتی کشاری کەرکووک و دووسخورمات و ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەر کە خیانەتێکی گەورەکە لەلایەن بنەماڵەی بارزانی و تاڵەبانیەوە کرا بۆ هۆی فرۆشتنی 150 خاکی کوردستان و بەڕادەستکردنی بەهێزە میلیشیاکان و تیرۆریستەکانی حەشدی شەعبی بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم لەم هەڵبژاردنە بە هیچ شێوەیەک دەنگ بە جوود بنەماڵەیە نەدەن کە بۆ هۆ فرۆشتنی خاکی کوردستان و تاڵانکردن و برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان. لەم ڕۆژەدا لە 150 خاکی کوردستان فرۆشرا ئەو پارچەی نیشتیمان کە بە خوێن و قوربانیدانی هەزاران پێشمەرگە لە شەڕی داعش ئازاد کرا و پارێزگاری لێ دەکرا لەلایەن کە حیزبێکی دەسەڵاتی سیاسی بە ڕێکەوتن لەگەڵ گروپە میلیشیاکانی عێراق دژی هەموو بەرژەوەندەکانی کوردستان ڕێکەوتن کە بۆ هۆی
کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. BK4